ئامادەی ژیانێکی لە سفرەوە دەست پێ بکەنەوە. فرۆشە وەرناگرمەوە. ئەمە نمونەیەکە لە بەرهەمی دەستگا ڕاگەیاندنەکانی حیزبە دەسەڵاتدارەکانی کوردستان کە نمایشی دوور لە کللتور و بەها بەرزەکانی کۆمەڵگەی کوردەواری دەکات. بسم الله الرحمن الرحيم رأيت الذي يكذب الدين فذلك الذي يدعو اليتيم ولا يحض. ئەمەش نمونەیەکە لە بەرهەمی ڕاگەیاندنی کۆمەڵی دادگەری کوردستان کە هەموو پەیامەکانی باڕاستی پاراستنی شیرازەی خێزان و پەیام و بەها بەرزەکانە. لە پاش ساڵانی 2007ەوە بە ناوی کرانەوە و کۆکردنەوەی کللتورە جیاوازەکان لە هەرێمی کوردستان جۆرێک لە میدیا بە پاڵپشتی حزبی دەسەڵاتدار لەدایک بوو کە کار لەسەر هێنانی کللتوری بێگانە و تێکدانی خوڕەوشتی بەرزی کۆمەلگا و کاڵکردنەوەی بەها ئاینەکان لە نێوان تاکەکاندا دەکات. ئەو دەستگا ڕاگەیاندانە هەموو سەرنجێکیان لەسەر گۆرانی بێژ و کچە مۆدێل و سەما و ئەو بابەتانەیە کە بە کۆمەڵگەی کوردەواری نامۆن. لە ماوەیەکی کەمدا دەیان کەس بە ناوی کچە مۆدێل لە کوردستاندا هەڵتۆقین و ناویان دەرکرد کە جلوبەرگ و شێوازی قسەکردن و کارەکانیان بە تەواوی لەگەڵ کللتوری کوردی یەک ناگرێتەوە. ئەم کەناڵانە ستۆدیۆی بەرنامەکانیان دەکەن بە شوێنی سەما و نمایشی جلی نیمچەڕوت کە کاریگەری خراپ لە سەر تاکی کورد بەگشتی و گەنجان بە تایبەتی جێدەهێڵێت. هاوکار لە نێو بەشی فیلم و درامادا تەنها ئەو فیلم و درامایانە وەردەگێڕن و پەخش دەکەن کە باس لە خیانەتی هاوسەرگیری و تێکەڵی کوڕوکچوو نەبوونی سنوورێک لە نێوان ڕەگەزە جیاوازەکان و کوشتن و بڕینی بێئامانج زۆر جاریش دیمەنی نەشیا و دەخەنە سەر شاشەی تەلەڤیزیۆنەکان بێئاگا لە کاریگەریە خراپ و مەترسیدارەکانی. بەیان کەناڵیان هەیە بۆ فاسیدکردنی کۆمەلگا بۆی گەنج خەریکی بەلاڕێیا بێت و ئاگای لەوە نەبێمانە خەریکی چ دزی و تاڵانیەکن. خەڵکیان خەری کردووە بۆ وەڵا فلان چۆن قژیدایانی و فلان چۆن نەخەوێ و فلان چۆن نازام شتی بێ ئابڕوانە لەسەر شاشەی تەلەڤیزیۆنەکان. بەرپرس هەیە پارەی ساڵێکی خانەوادەیەکی شەهیدی داوە بە لەشفرۆشێ بردوێتی لە وڵاتێ لەگەڵ یان ڕای بردووە باخیرەی تایبەتی بۆ گرتووە لە عید میلادەکەیە لەگەڵ یان ڕای بواردووە. لە بەرامبەردا کۆمەڵی دادگەری کوردستان و تۆڕی میدیایی کۆمەڵ بە هەموو دەستگا ڕاگەیاندنەکانیەوە کە خۆی لە دوو کەناڵی ئاسمانی و کەناڵێکی ناوخۆی و دەیان ڕادیۆ دەبینێتەوە پاراستنی شیرازەی خێزان و بە زیندوو هێشتنەوەی بەها بەرزەکانی ئیسلام ئامانجی سەرەکیەتی. کەناڵی ئاسمانی پەیام جیالەوەی کەناڵێکی هەواڵیە و لە دیوە سیاسیەکەیدا بووە بە سەکۆی ستەم لێکراوان و دژی گەندەڵی و نادادی دەوەستێتەوە. هاوکات لە ڕێگەی دەیان بەرنامە و هەواڵ و راپۆرتەوە کار لەسەر گەیاندنی پەیامی بەرزی ئیسلام و مسلمانان دەکات لە هەرکوێ کۆڕ و کۆبوونەوەیەک بۆ باڵاپۆشی و قورئان لەبەرکردن و ئاشتی و ئاشتەوایی خێزان و پێشبڕکێی بەسوود و ئاهەنگ و مەراسیمی پەیامدار هەبێت. تیمەکانی کەناڵی پەیام ماندوونە ناسانە و بێ جیاوازی لەو شوێنە دەبینرێن و مایکی پەیام بۆ بە لۆگۆیەک لە هەر کۆڕ و کۆبوونەوە مەراسیمێکدا هەبێت هاوڵاتیان بە دیاریەوە دادەنیشتن و دڵنیان لەوەی کە ئاشتی باش و بەسوودی تێدایە. هەروەها کۆمەڵی دادگەری کوردستان خاوەنی کەناڵی ئاسمانی بانگەوازە کە تایبەتە بە بانگەواز و پەروەردە و بووە بە مینبەرێک بۆ هەموو مامۆستا و زانا و ڕۆشنبیر و نووسەر و کەسایەتیانەی کە خاوەن پەیامن. هەروەها ئەو مامۆستا ئاینیانەی کە بەهۆی ئەوەی زیانی بۆ پەزەکانیان هەیە دەسەڵات لە مینبەر دووری خستوونەتەوە کەناڵی بانگەواز بووە بە مینبەر و سەکۆی گەیاندنی پەیامەکانیان. کەناڵی کۆمەڵ تیڤی کە لە نێو پارێزگای هەولێرەوە پەخش دەکات و پەخشەکەی لا سەرتاسەری هەرێمی کوردستانە خاوەنی دەیان بەرنامی کۆمەڵایەتی و ئاینی و هونەریە کە سەرجەمیان لە خەمی شیرازەی خێزان و دابوو نەریتی ڕەسەنی کۆمەڵگەی کوردەواریدان. بەدەر لەمانەش کۆمەڵی دادگەری کوردستان چەندین ڕادوی لە شار و شارۆچکە جیاوازەکانی کوردستان هەیە کە هەمویان بەخەم کۆمەڵگە و ئارامی و ئاشتی و ئاسایشی هاوڵاتیانەوەن. هاوڵاتیانی هەرێمی کوردستان خۆتان ببن بە دادوەر و بەراورد لە نێوان میدیا و ڕاگەیاندنی کۆمەڵی دادگەری و میدیا و ڕاگەیاندنەکانی حیزبە دەسەڵاتدارەکان بکەن. خۆتان ببینن کە کەناڵی پەیام چۆن کار لەسەر پاراستنی بەها بەرزەکانی کۆمەلگا و کللتوری ڕەسەنی کوردەواری و دیوی ڕاستەقینەی ئەم میلەتە دەکات. تەماشاش بکەن کە ئەو کەناڵانەی کە لەسەر بودجە و موچە و قوتی ئێوەی بەشمەینەت پاڵپشتی دەکرێن چۆن هەموو کاریان بووە بە ساختەکردنی ئەخلاق و ڕەوشتی بەرزی کورد و هێنانی دیمەنی نەشیا و فیلم و درامای بێپەیام کە بە هەزاران ئەڵقەکار لەسەر تێکدانی دەرونی هاوڵاتیان بەگشتی و گەنجان بە تایبەتی دەکات.